خۆشەویستان دەست بە گفتوگۆکانمان دەکەین. یەکەم بابەت و گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مەزەر خۆراسانی مامۆسای ئاینی زانای ئاینی گفتوگۆ دەکەین. زۆر جار ئێمە دەڵێین مامۆسایان یانی لەسەر زۆر بابەت قسە دەکەن. بابزانین و هەندێک جار لێرە و لێ ڕخنی ئەویان لێدەگیرێت کە بابەتە نەتەوەی و نیشتیمانیەکان وەلا دەنێن و تەنها بنەمای ئاینی ڕەچاو دەکەن بۆ هاوسۆزبوونیان لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکەدا. گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین. زۆر بەڕێز دکتۆر مەزەر خۆراسانی لەگەڵمانە لە هەولێرەوە ڕاستەوخۆ گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر سڵاوت لێ بێ ئەم کاتت باش سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لە کەناڵی کورسات نیوز. دکتۆر پێمان بڵێ حەزەکەم لەوە دەست پێ بکەم ئەو ڕووداوانی لە ناوچەکە ڕوویاندا بە لە ناوچوونی بەشار ئەسەد کۆتاییاتنی حکومی بنەماڵەی ئەسەد دوای 54 ساڵ و ئەو ڕووداوە سیاسیانەی کە ڕوویاندا لە 7 ئۆکتۆبەر لە ئیسرائیل لە غەزە. حەزەکەم ڕوانینی تۆ بزانم وەکو مامۆسایەکی ئاینی لەسەر ئەم ڕووداوانە بە بڕای تۆم ڕووداوانە چی بوو لە چیەوە سەرچاوی گرتبوو؟ بەنابی خی گەورە و میهرەبان دەستخۆشی بۆ جەنابەت لە مقدمەی قسەکان تاوتت مامۆسایان دەربارەی هەموو مۆزوعی قسە ئەکەن و خەڵکێکی تریش هەیە گلەیمان لێەکە ئەڵێ مامۆسایان دەربارەی فڵانە ینی مووقیف ڕۆڵیان نییە یا شتێکیان نییە کەواتە ئێمە ئەگەر بمانەوێ خەڵکی لە خۆمان ڕازیکەین ناگەینە نەتیجە. ئینسانی مسلمان و مامۆسای ئاینی هەوڵەدا بۆ ئەوەی کە بە قسە حەقەکانی خی گەورە و میهرەبان لە خۆی ڕازیکە و ئەوەی حەقە لەسەر شانی خۆی جێبەجێ بکە. عزیزەکەی من دوای کوژانەوەی خلافەتی ئیسلامی و دوای نەمانی خلافەتی عوسمانی و زەوی مسلمانان و ئەرزی مسلمانان و خاکی مسلمانان بەشبەش کرا و دابش کرا. ئەم تەقسیماتە ناعەدالەتی کە ئێستا ئیبینی و غەرب و زلهێزەکان سەبەب و هۆکاری ئەم دابشکردنە بوون کاتی خۆی کە مسلمانان لە ژێر یەک خلافەتە ئەژیان کاتی خۆی خلافەتێک ئەگەر حەزەتی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی بردیانە بەڕێوە یا ئەمەویەکان بردیانە ڕێوە عەرەب بوون و قەومیاتی تریش لە ژێرباڵی ئەوان نابوو هیچ گرفتێک نەبوو بە ناوی قەومیەتی بەیانی بە ناوی کورد و عەرەب و بە ناوی تورک و فارس و بابەتانە نەبوو و ئەیوبیەکانیش کاتی خۆی کە سەڵاحەدینی ئەیوبی ماوەیەکی زۆر گەورەی ئیسلام و مسلمانان بوو خەڵکێکی زۆر لە عەرەب و تورک و فارس و قەومەکانی تر لە ژێرباڵی حەزەتی سەڵاحەدینی ئەیوبیا بوون خزمەتی ئیسلام و مسلمانان و ناوچەکەیانە کرد نەتەوایەتی و ئەوە عەرەبە و ئەوە کوردە و ئەو بابەتانە نەبوو. لە ژێر خلافەتی عوسمانەکانیش بە هەمان شێوە خلافەتی عوسمانەکان ماوەی 700 ساڵ 800 ساڵ خلافەتی ئیسلامیانە بەر بڕێوە عالەمی ئیسلامیانە بدە بڕێوە زۆر جوان و ڕێکوپێک بەڵام ئیتر ناحەزان و دوژمنانی ئیسلام هاتن گرفتیان خسە ناو خلافەتی ئیسلامی و خلافەتی عوسمانی و بۆ دابشکردنی وڵاتی ئیسلام مسلمانان عەرەبیان کردە 21 دەوڵەت پارچە پارچەیان کرد و تورکیان بەو شێوازە لێ کرد و زەعیفیان کرد و بچووکیان کردەوە و ئێرانیان بەو شێوازە لێ کرد لەسەر ئاین و مەزهەب و لەسەر نەتەوەی جیاجیا هەمویان دابش کرد. یعنی نەتەوەی عەرەب ئەبووە یەک خاکی هەبایە بەڵام کردیانە 21 دەوڵەت یعنی ئەوەنە پارچە پارچەیان کرد و فارس کردیان یەک دەوڵەت تورکیان کردە یەک دەوڵەت. لێرا کە زوڵمیە کرا لە کوردیان کردە 4 پارچە ئەوانیش ئەگەر تۆزی ویژدانیان هەبایە ئینصافیان هەبایە غەرب کافر و بێباوەڕان کاتێک کە تەقسیمی خلافەتی ئیسلامیان کرد و خاکی مسلمانان بەشبەش کرد وەکو تورکەکانیان لێ کرد وەکو فارسیان لێ کرد ئەوانیش کورد بوون لە منتیقەکە بە ئەوانیش یەک پارچە بوونایە وەکو عەرەبیان بەو شێوازە کرد لێ کردیانە 21 پارچەوە بەس کوردیان بەوا لێ نەکردایە. یعنی کۆمەڵێ شوێنیان وەکو گرفت وەکو فیتنە هێشتوتەوە هەتا ئەمانە حەل نەکرێت چارەسەر نەکرێت شەرقی ئەوسەد بەردەوام ئەکوڵێ و لە کوڵانایە قەزەی ئیسرائیلیان هێنا لەو منتیقادایان نا و کوردیشیان هێنا بەو شێوازیان لێ کرد بۆ ئەوەی کە یعنی هەمیشە ئێمە مەشغوڵکەن و میلەتی ئیسلام مەشغوڵ بێ بە کێشەیەکی نەتەوایەتی لە مابینی تورک و کووردا لە مابینی کورد و فارسا لە مابینی کورد و عەرەبە هەرگیز ئاگایان لە فەلەستین نەبێ و تەنەها منتیقەیەکی بەسیتی وەکو فەلەستین وەکو فەلەستینیان مەشغوڵ کردووە بە کێشەی ئازادکردنی قودسەوە و لە فەلەستینیشان دابڕان هەر غەزەیان کردە خۆراکێک بۆ ئەوەی کە بەردەوام ئەو کێشە و مەشاکیلانە لە مابینی ئیسرائیل و لە مابینی عەرەبا بمێنێتەوە
و کێشەکە لە ئەم قسە تەواو بکەم کێشەکە لەوەی کە کێشەی ئومەی ئیسلامیە یعنی دووری خەنەوە بیکەنە کێشەیەک لە مابینی غەزە و لە مابینی حتا لە مابینی عەرەب و ئیسرائیلیشان نەما لە مابینی غەزە و لە مابینی ئیسرائیلا بمێنێتەوە بۆیە هەتا چارەسەری کێشەی فەڵەستین نەکرێ و هەتا چارەسەری کێشەی کوردستان نەکرێ بە هیچ شێوازێ منتیقەکە ئارامش بەخۆیەوە نابینێ بۆیە ئینقلابات ڕوئەدا بۆیە یعنی حرب ڕوئەدا من لەسەر قسەکانی عێراق وای لێ هات وەکو لیبیا وای لێ هات وەکو سووریا وای لێ هات و ناوچەکە بەردەوام ئەکوڵێ من لەسەر قسەکانی سەرەتا ئاماژەت بەوە کرد وتت لە ڕابردوودا یعنی کێشەی نەتەوایەتی نەبووە تا بڵین مەسەلەن بۆ کورد وای نەکرد بۆ عەرەب وای نەکرد ینی زۆر جار ئەم ڕەخنەیە لە سەرکردەی دیاری مسلمانان و کورد دەگیرێ سەلاحەدین ئەیوبی دەڵێن هیچی بۆ کورد نەکردووە ینی تۆ بڕوا دوایە لە سەردەمیەوەدا قەومچێتی با بڵێنەوەی کە پێوترە ناسیۆنالیزم نەبووە بۆیە ئەو ینی خزمەتی بە نەتەوەکەی خۆی نەکردووە زۆربەی شارەزایان لە بواری ینی مێژوو و لە بواری ینی هەڵدانەوەی لاپەڕەی حەدەس و ڕووداوەکان شارەزای ئەوەن کەوا مەسەری ناسیۆنالیزمی ینی 100 ساڵ نییە هاتۆتە منتیقەکە ینی 100 ساڵ نییە قڕنێک نییە هاتۆتە کەمتر لە قڕنێک هاتۆتە منتیقەکە بەڕاستی دوای تێکچوونی خلافەتی عوسمانی دەی سوڵتانی ئەیوبی سەلاحەدینی ئەیوبی زۆر پێش خلافەتی عوسمانیەکانیشە پێش سەلجوقەکانە لە نێو سەلجوقەکان و بوەهیەکان و ئەو بابەتانە لەو سەردەمانایە یعنی 800 ساڵ پێش خلافەتی عوسمانیە سەلاحەدینی ئەیوبی گەورەترین خزمەتی بە عالەمی ئیسلامی کرد ئەو کاتە عالەمی ئیسلامی بوو ئەگەر زۆر هیچتۆقی کەیتەوە حەز بکەن بچینە بابەتی نەتەوایەتیەوە زۆر خزمەتی بە نەتەوەی کوردیش کرد بۆ لەبەرەوەی ئێستا ئێمە کوردایەتی ئەەکەین حکوومەتایەتی ئەەکەین لە 3 محافظە کێشەمان هەیە لە مابینی کورد براکارمان لە سووریا کێشەمان هەیە لە مابینی براکارمان هێشتا ناتێگەیشتن هەیە لە مابینی ئێمە و برایانی ڕۆژهەڵات برایانی باکوورە یەشتا نەکەوتینەتە یەک یەشتا گرفتەکانی خۆمان چارەسەر نەکردە ئێشتا ئەحزابانێکن حزبانێکە هەنیە گرفت و ململانیە دروستەکەن بگرە ناو شارەکانمانە بگرە ئێستا زۆری سەوز و زۆری زەردوشتی وا هەیە بەڵام خۆ لە سەردەمی سوڵتان سەلاحەدینی ئەیوبیە بوقعی جوغرافی کوردی گەیاندا خۆراسان وگەیاندیە فەلەستین و کوردمان هەیە لە فەلەستین و لایە لە غەزە کە کوژراون کە شەهید کراون کوردن و کورد بوون و یعنی چوارچێوەی کوردایەتی گەیشتۆتە ئەوێ لە کۆردۆڤان لە سوودان کوردەکان لە دوای لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیا چوونەتە ئەوێ و کوردێکی زۆرمان هەیە لە لوبنان و کوردێکی زۆرمان هەیە لە میسر و لە زۆربەی وڵاتانی ناوچەکە لە منتیقەکانە کەواتە بوقعی جوغرافی کوردستانی فراوان کردبوو ئەوە ئێمە بووین نەمان پاراست ئەوە ئێمە بووین کەم تەرخەمیمان کرد ئەوە ئێمە بووین لە کوردستانی گەورەوە هێنامانە یعنی دابشمان کە لە مابینی هەولێر و سلێمانیە یعنی ئێمە بچووکمان کردەوە ئەوە حزبەکانن سەلاحەدینی ئەیوبی زۆری کرد فەرموو ئەوەی کە دەستی ئەم حزبانە کەوتووە ئەوەی دەستی کورد کەوتووە لەم سەردەما هەرگیز لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیا دەستی نەکەوتو بوو بەڵام ئەمان ئێمە خۆمان چیمان کرد بۆ خۆمان غەیری پارچە پاشەی و پەرتەوازایی و یعنی خزمەتکردنی بێگانە چیمان کردو بۆ خۆمان بەڕاستی ئەوەنەی دڵی بێگانەمان بە خۆمان خۆش کردووە و ئەوەنەی ناحەزانی خۆمانمان دەوڵەمەند کردووە بە یعنی پێدانی ئەسرارات و معلوماتی منهێنی و گرنگی وڵات و نەتەوەی خۆمان بە ئەوان یعنی حیفە گلەی لە سەلاحەدینی ئەیوبی بکرێ بەڕاستی باشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد وتت تا کێشەی کورد کێشەیەکە کە هێشتویانەتەوە هەمیشە تا ئەم کێشەی چارەسەر نەکرێت کێشەکانی ئەم ناوچەیە بەگشتی بەردەوام دەبێت پێ دوای کێشەی کورد چۆن چارەسەر دەکرێت طبیعی چۆن چارەسەرەکرێ لە ڕابردووە شۆڕش کراوە لە ڕابردووە هێزی شۆڕشی چەکداری کراوە من پێم وایە جارێ لە ڕووی وەکو بڵێ معلوماتی خۆم لە ڕووی ئەو توانایی کەوا لە مێشک و هزری منە گەڵاڵە بووە من پێم وایە بەستنی کۆنگرەی ئیسلامی کۆنگرەیەکی ئیسلامی کە ئەبوایەت دەمێکە وەزارەتی ئەوقاف و ئیتیحادی عولەمای کوردستان و بەتەنسیق لەگەڵ ئیتیحادی عولەمای عالەمیە
زۆربەی زانا و عالمەکانی منتیقەکانیان بان کردایە لە هەموو وڵاتەکانی عالمی ئیسلامی وڵاتانی عالمی ئیسلامی بە عەرەب و بە تورک و بە فارسەوە دوو سێ کۆنگرە چوار کۆنگرە عولەمایانی عالمی ببەسرایە بەڕاستی لە هەولێر لە سلێمانی یعنی وەزاراتی ئەوقافی وڵاتەکان هەمووی بەشداری پێ بکرایە و هەروەها بێتەوە ئیتحادی عولەمای عالمی و هەموو وڵاتەکان بەشداری پێ بکرایە و نوێنەری وڵاتان بەشداری پێ بکرایە جارێ بابەتی کورد ینی یەکلا بکرایەتەوە لە مابینی ئومەی ئیسلامیە و لە مابینی دەوڵەتی ئیقلیمی ئەو بابەتانە جا ئەوجا لە ڕێگای ئەوانەوە کە حتمما وڵاتی سە بۆ نمونە وڵاتانی ئیسلامی دائما مجلسی تعاونی عربی یا مجلسی شتێکیان هەیە بۆ ئەوەی کە ئیزنێکە دەن کە حکوومەتێک بڕوخەیە یا حکوومەتێک دروست ببێ ینی سووریا پێت وایە لە خۆیەوە ڕووخاوەنا گڵۆپی کەسکیان بۆ هەڵکرد جا ئەوجا ڕووخاندیان ینی ئەو گۆڕانکاری کە لە عێراقا کرا ئایا ئەگەر دەوڵەتی خەلیج و دەوڵەتانی خەلیج ینی پشتیوانیان لە ئەمریکا و لەو بابەتانە نەکرد ئایا عێراق بەو شێوازە کاولە کرا و ئەفغانستان حتا ئەفغانستان کە تالیبان چەندێ شەڕیان لەگەڵا کرا و چۆکیان بە ئەمریکا دادا یعنی ئەمریکا وای لێبێت بێ اعتراف بەبوونی تالیبان بکاو بێتەوە سەر حکم یعنی ئەمە حتمما گڵۆپی کەسک هەڵکرێ ئەم گڵۆپە لەکوێ هەڵەکرێ ئەم گڵۆپە ینی مرکزی ئەم بابەتە ببینرێتەوە جارێ من پێم وایە لە ڕێگای مؤتەمەراتی ئیسلامی و ئەو بابەتانەوە شتی مهم ساز بکرێت لە خودی ئیقلیمی کوردستانە لە خودی هەرێمی کوردستانە بەو شێوازە ئینجا نوێنەری وڵاتانی تێدا بەشداری بکرێ بەوەی کەوا لەگەڵ ڕەئی عامە لەگەڵ دەوڵەتە زلهێزەکانە قسە بکرێ بەوەی کە چارەسەری هەم لەگەڵ چارەسەری قەزەی فەلەستینە چارەسەری قەزەی کوردستانیش باشە مامۆستا زۆر جار دەوترێ هەموو میلەتانی گیان کەڵکیان لە دین وەرگرتووە لە ئاین وەرگرتووە بە تایبەت لە ئاینی پیرۆزی ئیسلام وەرگرتووە میلەتانی ناوچەکە بەڵام کورد وەکو پێویست ڕەنگە لە زۆر ئەگەر لە هەمویان موسڵمانتر نەبێ پابەندتر نەبێ لەوانی تر ینی کەمتری نەکردەوە بە ئیسلام بەڵام ینی دەوترێت کورد نەیتوانی وە کەڵک لە ئاینی ئیسلام وەربگرێ ئەمە پەیوەندی بە چیەوەیە ئەوەی ئەو قسە ئەکا قسەیەکی ڕاستە بەرامبەر بە حیزبەکانی کوردستان بەرامبەر بە ئومەتی کورد بەرامبەر بە گەلی کورد گەلی کورد گەلێکی موسڵمانە دیندارە ئیسفادەی لە ئیسلام کردووە و کەڵکی لە ئیسلام وەرگرتووە گەر کەڵی ئیسفادەی لە ئیسلام وەرنەگرتایە بەڕاستی ئەو خەڵکە یعنی ئەو دیندارە و خواناسە و وڵاتی خۆی خۆشەوی و بابەتانە لە ئیسلام ئیسفادەی وەرگرتووە بۆیە ئەم سەقافەتە جوانە لە ڕێگای حیزبەکانەوە بەس خزمەتکم لە ڕێگای حیزبەکانی کوردستانەوە فێر نەبووە ئەم کەلتورە باشە خزمەت بکەم میلەتانی تر حکوومات ئیسلام بەکاردێنن بەڵام ئایا حیزبەکانی ئێمە حکوومە ئیسلامی بەکارهێناوە بۆ ئەوەی میلەتەکەی و خۆشی ئیسفادەی لێ بکە چاوەکەی من حکوومەتەکەی من هەر مقارنەیەکە بکەم ئەسڵەن تۆ ئیسە منە بانکەدا بابەتی ینی خەڵک پێی سەیرە ئێستا ماوەسا باسی تەحلیلی سیاسی ئەکا ئەبوایە ماوەسا بابەتی ئاین و ئەو بابەتانی باس کردایە ئەم بابەتە چ پەیوەندی بە مامۆساوە هەیە ئەوە حزبەکانی کوردستانی ئێمە و حکوومەتی ئێمە واکەن لەوەی مامۆسایانی سونە مامۆسایانی کوردستان بەس خزمەت بکەم مامۆسایانی کوردستان بەس خزمەت بکەم مامۆسایانی کوردستان یعنی یا مەلاکانی سونە دەمیان دا بخرێ وە کب بکرێن وە سەرکۆنە بکرێن سەرزەنشت بکرێن ڕەیان نەبێ بۆچوونیان نەبێ هەڵوێستیان نەبێ لە بەرامبەر شیعەیەک کاتێک معەمەمێکی شیعە دێنی سیرەکەی لەم سەری وڵات تا ئەو سەری وڵاتە بۆ تەحلیلەکە بۆتی لێکەداتەوە ئەوە حزبەکان ئێمە گرفتمان حزبەکانی کوردستانە گرفتمان دەسەڵاتە لە کوردستانە گرفتمان دەسەڵاتە لە ناوچەکە هەمیشە وای زانیوە یعنی باسی ئەوە ناکا کوردستان پارچە کراوە لەلایەن غەرب و کوفرەوە هەمیشە ئەڵەیە کوردستان دەوڵەتە ئیسلامیەکان پارچەیان کردووە و هەمیشە سەلاحەدینی ئەیوبی خزمەتی بە کورد نەکردووە ئێوێ ئەم میلەتە بە زۆر دەربێنێ و دووری خاتەوە لە ئیسلام و کافری کا بێدینی کا ئەوە سیاسەکانی ئێمن ئیسفادە لە ئیسلام ناکەن دائما دژی ئیسلام و دژی توراسی خۆیان و دژی مێژووی خۆیان و دژی سەرکردە و سمبولەکانی خۆیان یعنی قسەیان کردو و قسەی نامعقولیان کردو بەڕاستی ئەوە ئەوانن وئیلا ئێمە وەکو میلەتی کورد ئەوەی کە ماوەتەوە لە کوردستانە ئیسلام هێشتێتەوە نە بە هێزی چەکدار ماوەتەوە نە بە خەباتی سیاسی ماوەتەوە نە بە هیچ شێوازێک ماوەساوتت ێستا ڕەنگە بڵێک بەلایەوە سیر بێ تۆ منت بان کردووە و ینی میوانداری جەنابمان کردووە و ئەم باسانە لێپرسین تۆ خۆت پێت باشە یان ڕوانی من دەستخۆشی لە جەناب دەکەم ئەمە گۆڕانکارێکی نەوعیە دەستخۆشی لە جەنابتان دەکەم چونکە مامۆسایانی ئاینی لە کوردستانی ئێمە
يعني من براسي كاتي خوي او اندم اخوين دواء حتى لم يجوا لبابتها كبتوانم انسان يعني الرداوة كان قريداته بيكتريا واستفادة بك خوي قورو مهربان القرآن أفرمي وكذلك نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك يعني خوي برقا حتى لم يجود القرآن أو سرقزشتو تشيرو كان ما بو إجرته بوي كتثبيتي دلو درون وبوي عندما نرون بي وبوي كجدولك دابني بو حياتي خمان من دس خوشي لجنابتكم أما قرانكاريكي نوعية ديانو صدان خلقي روشنبيرو ما مصاو زاناي خواناس وديدار من هبوك لبواري سياسي ولبواري سياستها إيشي كردوها وسروكي حزبو سروكي يعني دصلاتي هبو لولات ولا اجتماعنا قاضي محمد يعني قورا كان من هموي الشيخ محمود أمانة هموي سياسي بون هموي بيابي تيجيشتو وبيرمند بون بو منطقة بو أو صدما بلام لبس الدما كما مصايني آيني فراموش كران وبشقوي خران يترنا أشار جاري واهي اللي يرو لبي يعني خلق لوانيه بي سير بي من دسخوشي لجنابتكم أما قرانكاريكي جواني ريكوفيك خوزقال لهمو روداوكانا لهمو بابتكانا ما مصا بهاتا تعبيري للرأي خوي بداية وكل الرؤي آينو للرؤي نتون اجتماعنا ما مصا لرابرو دائما دبينين بو نمونة شورشكاني كور شيخ سعيدي بيران الشيخ رزاي درسيم الشيخ عبيد الله نارية يعني ئەو کەسایەتیانە ڕابەری شۆڕشەکانی کورد بوون کە بۆردێکی ئاینیشیان هەبووە بەڵام لە ئێستادا هەندێک ڕخنە بۆ نمونە لە زانە ئاینیەکانمان دەگیرێ یعنی قەزیە کوردیەکەیان فرامۆش کردووە ئایا قەزیە کوردیەکە فرامۆش کراوە یان ئەوان خۆیان فرامۆش کراون ئەوە فێڵێکی حیزبە سیاسەکانی کوردستانە لە ئێمەش و لە جەماوەرەکەشمانی ئەکەن بەوەی کەوا وەکو پەراویزیان خستوین وەکو ئەو ڕۆڵەی کە شێخ سەعیدی پیران و قازی محەممەد و زاناکانمان شێخ مەحموود زاناکانمان بینیوانە لە ڕابردووە و تاریخ و مێژوویە کە ئەگەر نووسرا بێتەوە ئەگەر هەبوو بێ بۆ کوردستان ئەوان تۆماریان کرد وەکو ئەو ڕۆڵەیان لە ئێمە سندەوە بۆ ئەوەی خەڵکیش گلەیی لە ئەوان نەکا گلەیی لە ئەوان نەکا بڵێ بۆچی ئەم مامۆسایانەتان دروخستەوە بۆ پەراوێستان خستون بۆ لە ئیسلام دوورتان خستۆنەتەوە ئەیانەوێ هەر خودی تۆپەکە یا خودی گلەیەکە ڕوبەڕووی مامۆسایانی ئاینی بکەنەوە بڵێن مامۆسایانی ئاینی ڕۆڵیان نییە لە نەتەوە و نیشتیمان و بابە تۆ ڕۆڵی هی بە من هێشتووە ئەسڵەن وتاری ئاینی بە مامۆسای ئاینی نابینرێ بەڕەوا نابینرێ لە کوردستانە ماڵە ئەوا بیانی یعنی وتاری ئاینی مزگەوت لە چوارچەوەی مزگەوتی شاقەتیس کراون شیعەیەک معممێک تحلیلی هەموو بابەتێکە بۆکە پێتەڵێ کاکە ڕئیسی ئێرانی لەو تاریخا تیرۆرەکرێ ئیسماعیلانیە لەو تاریخا تیرۆرەکرێ و ئیجمع شەملك باشە وەکتب وەسیەتك هەموو شتێکە ئەڵێ باشە من ئەگەر دوو کەلیمە قسەی وا بکەم لەسەر ئێستا کۆمەڵێ بڵێ کۆمەڵێ وەزیری گەندەڵ هەیە با ئابای خۆیان بپێچنەوە با بۆی باخی خۆیان توندکەن بیپێچنەوە باشە کۆمەڵێک گەندەڵن کۆمەڵێ خەریکی تیجارەت و بازرگانین بە دوو ڕۆژ لەوانەیە کەیسێکم بۆ دروست کرێ و یەکسەر هەر لەوانەیە ئەدام کرێم کاکە یعنی بڵێم کۆمەڵێ ڕێکخراوی ژنان و ئافرەتان هەن هاتوون خەڵکی مەشغوڵەکەن بۆ بەلاڕێدان یەکسەر بانگێشتی محکەمە و یاسا و بابەتانە ئەکرێم یعنی تۆتەوێ من ئێستا بێم وەکو شێخ سەعیدی پیران خەڵک پرسیارم لێ بکە وەکو سەلاحەدینی ئەیوبی پرسیارم لێ بکە و ئایندەی وڵات دیاری بکەم ئەوە حزبەکانی کوردستان ئەو فێڵیان کردووە سیاسەکانی کوردستان ئەو فێڵیان کردن لە ئەم بەیانیە لە کەیسێکە دەبوو لە محکەمەیانی تۆ زۆر جار کەیسێ بەتایبەت لەگەڵ ڕێکخراوەکانی بواری ژنانە زۆر توندی لەگەڵ ئەوانە ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە ینی بۆ پێدوایەوان ڕۆڵیان نییە بۆ نمونە لە ئیسلاحی کۆمەڵگەیە یاخو ڕۆڵیان زۆر کەم ئەبینی لە ئیسلاحی کۆمەڵگەیە ئوستاز من مامۆستا مەزهەرم واجبە لەسەر شارم ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکەم کۆمەڵێ ڕێکخراوی ژنان بە ناوی ژنانەوە بە ناوی داکۆکین لە مافی ژنانەوە درۆکن خەریکی تیجارەت و بازرگانین خەریکی بڵاوکردنەوەی بێئەخلاقی و بەدڕەوشتین تەنها و تەنها لە ساحەکە مامۆستا مەزهەرەیە ڕێگر بێ لە بەردەمی ئەمانات تاسەیەک لە بەردەمیان دابنێ هەمووی خەوتووە هەمووی وەکو ئەصحاب الكهف فضربنا على آذانهم في الكهف سنين عددا
ئافرەتان پێش هەموو کەسێک خەوتون چکم فێڵەکە لە ئەوانە کرێت تیجارەتەکە بە ناوی ئەوانەوە ئەکرێ بی ئەخلاقی و بەدڕەوشتەکە بەناوی سیرەت و سەرگوزەشتەکەی ئەوانە ناشری نەکرێ بۆیە مامۆستا مەزهەر بە خەتەرەکە ئەزانێ لە چیایە لەکوێ خەتەر یەقەی پێگرتوین ئەگەر مامۆستا مەزهەریش بێدەنگ بێ ئەساکیت عن الحق شەیطان ئەخرس هەر کەسێ بێدەنگ بەرامبەر ئەو ڕووداوانە و حەدەسانە وەکو شەیطانێکی کە ڕوڵاڵی لێ هاتووە بەقەولی خۆت کە ڕوبەڕوویەمان بەرامبەریان ئەوان خەریکن تون بەکارێنی مامۆستا دەستەواژی توندیان بۆ بەکارێنی ئوستاز ئیشەکەی ئەوان وەها ینی وەصفی خۆیانەکەم ینی بڕوا بکە هێشتا هیچم نەوت و بەرامبەریان ئەوەندەی ئەوان هاتوونی ماڵە ئاوا بێ هاوڕەگەزبازی بڵاوەکەنەوە هاوڕەگەزبازی ڕێکخراوی ئافرەتەوە ئیشی هاوڕەگەزبازیە هەر بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی گەورەترین ئیهانەیە بۆ مافی ئافرەت کۆمەڵێم ئافرەت مافی پێشەی لە کالەوەیکەوە یعنی پرۆسەی زەواج بکە و هاوسەرگیری بکە و خەڵک بیر لەوە بکاتەوە ئەوان بهێنێ ینی خلایە لە پیاوان بە ئاقاری غەڵەتە ئەبن بۆ هاوڕەگەزبازی هانانەدەن ینی شتی سیر و سەمەرە هەیە وڵی پیا و شەرمەکە لە کەناڵی ڕاگەیاندا باسیکەوە نزانن هەندێک جار ینی فاندی گەورەیان وەرگتووە پارەی گەورەیان وەرگتووە هاتون ئەم تیجارەت و بازرگانی ئەکەن و خەڵک مجتەمەعی ئێمە لە کەدارەکەن باشە هەندێک جار مامۆستا دەڵێن مامۆسایان ینی تەداخل لە هەندێک بابەتەکەن کە بابەتی زانستیە ینی ئەم بابەتانە ڕەنگە بە قیاسی ئاینی نەپێورێ ینی و ئەوان قسەی لەسەر دەکەن بۆیە جاری وایە تووشی هەڵابن بۆ منە لە سەردەمی کۆرۆنایان و دەمە تۆڵی خوددایە ئێستا بۆ ینی بۆ ڕووداوەکانی ئەمریکاش حەزەکەم ڕێی تۆ بزانم دیسانەوە دەنگێک دەڵێ ئەمە تۆڵی خوایە ئەمە غەزەبی خوایە ڕوانینی تۆ چییە مامۆستا؟ عزیزەکەی من هەرچی بەڵایەک موسیبەتێکە هەیە لەسەر ڕووی زەویە لە ئاگر لە تۆفان لە کۆرۆنا لە هەر بابەتێک هیچ شتێک بەبێ ئیرادەی خۆی پەروەردگار نابێت ئایا خوا ئەگەر ئیرادەی نەفەرمێ ئەم بابەتانە ئەبێت نابێت حتمەن هەرچی خێر و خۆشی و باران و ڕەحمەت هەیە ئەگەر ئیرادەی خۆی پەروەردگاری لەسەر نەبێ نابێت بۆیە فاعلی هەموو بابەتەکان لە ناو گردوونە متەسەڕیف خوای گەورە و میهرەبانە بەڵام جاری وا هەیە ئاگرێکە بۆ من ئەبێتە ڕەحمەت لەوانەیە بۆ نەفەرێکی تر ببێتە نیقمەت و غەزەب تۆفان و لافاوێک لەوانەیە بۆ من ببێتە نیعمەت لەوانەیە بۆ قەومێکی تر ببێتە موسیبەت مەصائب قوم عند قوم فوائد مصیبەتی هەندێک گەل بۆ هەندێک گەلی تر یعنی فائدەی هەیە منفعەتی هەیە بەڵام ئەم بابەتانە نهێنین کەس پێی نازانێ خوا خۆی پێ ئێزانێ بەڵام ئێمە لە کاتێکا کە ئەبینین غەزە ئەو شارە وێران بوو هەرچی مناڵ هەیە قڕکرا هەرچی مناڵ هەیە دەست و قاچی پەڕێنرا هەرچی ئافرەتی خاپور کرا کەس نییە باسی مافی مرۆڤ بکە مافی مناڵ بکە مافی ئافرەت بکە بەڕاستی لە کاتێکا کە ئەمریکا دەعمێکی سەرەکی ئیسرائیلەکە وەکو مرۆڤیانەکەن کە ئەم بابەتە ئەبینن خوای پەروەردگار هیچ توانایەکیان نییە تۆڵی خۆیان بکەنەوە تۆڵی ئەوە مناڵە بکەنەوە تۆڵی ئەو هەموو دەعمە مادیەی ئەمریکا بکەنەوە بۆ ئیسرائیل بۆ لێدانی بۆ قەتر و عامکردنی ئەو مناڵانە کاتی ئاگرێک تۆفانێک ڕوئەدا لە وڵاتە ئێتر بیبەستنەوە بەوەی کە بڵێن خوای گەورە نیعمەتێکە ناردێتی خوایە گیان بەردەوامیکەی یعنی هیچ وسیلەیەکیان پێ نەماوە ئیلا ئەم دوعانە بێ لە کاتێکا ئەوان تۆپ و تەیارە ئەڕوخێ بەسەر خەڵکی غەزەدا بەسەر خەڵکی غەزەدا با قسەکانی خۆ بکەم بەسەر خەڵکی غەزەدا تۆپ و تەیارەیە بەشەر دای ئەبارێنێ بەشەر دەستخۆشی لە بەشەرەکە ئەکەن دەستخۆشی لە ئیسرائیلەکەن ئایا نەبینی ڕئیس وەزەرای ئەڵمانیا وتی ئیسرائیل حەقی خۆیەتی لە شوێنە بەدەنیەکان بدا لەبەرەوەی کە حەماسی تێدایە ئاخرەوەکەی مبەڕیرە لە کاتێکا ئیسلام نەهی کردووە لەوەی کەوا مناڵ بکوژرێ پیر بکوژرێ ئافرەت بکوژرێ یعنی ئەوە مبەڕیرە یعنی داماننا حەماس کاکانی هەرگیز ینی حەماس لە 7 ئۆکتۆبر هێرشی کرد ئەویش ژن و مناڵ و پیر و بەتەمەنی لە ئیسرائیل کوشت تکایە وەکو پرسیارێکی میدیایی لێتەکەم وەکو ئەوە قسەیەکە ئەوە قسەیەکە ئوستاز ئەوە قسەیەکە تۆ ئەبێ بڵێ حەماس و غەزە دوو بەشی جیاوازن کاکە حەماس و غەزە یەک شعبن هەمویان دیفاع لە کەرامەتی خۆیانەکەن یعنی ئەکرێت تۆ بڵێ ئەگەر سبەینێ هجوومێک کرا بۆ سەر خاکی کوردستانی ئێمە حکوومەتی عێراقی بێ هەر حکوومەتێکی تر بێ لە پێشمەرگە لە میلەت بدا بڵێ پێشمەرگە لە ناو پێشمەرگە کاکە میلەت پێشمەرگە لە منە منیش پێشمەرگەم کاکە دیفاع لە خاک و وەتەن و نیشتیمانی خۆمەکەم ناکری ئەو فەرق و جیاوازێ بکەی بڵێ وڵا کاکەوە پێشمەرگە چووە شوێنە مەدەنەکانی بەکارهێنا بۆی لە مەدەنەکان ئەدرێ و کۆڵ مەسایل ئەوە غەڵەتە ئەسڵن زۆ هەڵەیەکی گەورەیە ناکرێ پێشمەرگەیە بێتە ناو خەسەخانی ڕزگاری 30,000 نەخۆشی تێدا بێت تۆ ساڕۆخێکی لە دەی بڵێ وڵا پێشمەرگەیەکی تێدا
کاکە حەماس بە هەمووی کۆکەرۆ 30,000 چەکداریش بێ 50,000 چەکداریش بێ میلەتێکی 18 ملیۆنی خاپور کرا لە بە خاتی 30,000 چەکدار وە چۆن وا ئەبێ خەڵکی سیاسی خەڵکی عاقڵ ئەڕواحی سار و گەمار و ئەخاتە سەر ئەو وڵاتەیەکەوە دامی ئەم پرۆژانە ئەکا یا ئەم چەکدارانە ئەکە بەو شێوازە تۆڵی لێ ئەکاتەوە نەگەبێت مناڵ بکوژێ مناڵی ساوا بکوژێ زۆر نابێتە مبڕیر باشە مامۆسا بێگومان هەر کەسێک ئینسان ینی لە ڕووی ئینسانیەتەوە سوسۆزیەوێ دڵتەنگە بۆ لێقەومانی ئەو ئەنی و لێقەومانی کە لە غەزە ڕوویداوە لە هەرجەیەکی تریش ڕوو دەدا بەڵام لێرەدا پرسیارەکە وەیە بۆ زۆر جار مامۆسایان ینی ئەو ئەتفسۆزەی کە بۆ منداڵێکی غەزە هەیەنەوەتە لە ڕۆژاوای کوردستانیش منداڵ دەکوژێ لێی دەدرێت لێیان دەقەومێ دەربەدەر ئەکرێن ینی کەمتر هەڵوێستەکانیان دەردەبڕن بۆ ئەم جێگانە ینی پاڵنەر ئاینیەکە زیاتر پاڵیان پێوە دەنێ ئەتفسۆزی خۆیان دەرببڕن ئەمە پەیوەندی بە چیەوەیە مامۆسا ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە وەکو مسلمان دڵتەنگین بۆ ئەو مناڵە بەسە زمان و ئەو ئافرەتانەی کەوا بێدەخلن ینی بێتاوانن لە لۆس ئەنجلوس کە ئاگەریان تێبەرە بێ ینی دەیان مناڵی ئەوێ دەیان ئافرەتی ئەوێ متعاتیف بووە لەگەڵ ئەهلی غەزا دژی ئیسرائیل مزاهرەی کردەیە بەڵام هیچ متعاتیف نیم لەگەڵ حکوومەتەکەیە هیچ متعاتیف نیم لەگەڵ دەوڵەمەنەکەیە کە دەعمی داگیرکاری ئەکاوە دەعمی کاولکردنی غەزە ئەکا بە هیچ شێوازەوە حەزەکەم دەسەڵاتەکەیش لە ناو بچێەوە دەوڵەمەنەکانیشیان ئیفلاس بکەن بەنسبەت ڕۆژ ئاواشەوە بە هەمان شێوە ڕۆژ ئاواش کەسی ئێمن عەزیزی ئێمن نەتەوەی ئێمن مناڵیان ڕۆڵەی ئێمەیە ئافرەتیان خوشکی ئێمەیە پیر و پەکەوتیان کەسوکاری ئێمەیە بەڵام فەرق و جیاوازیش زۆرە لەوەی کەوا غەزە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دیفاع لە خاک وەتەن و نیشتیمانی خۆیەکە بەڵام ڕۆژ ئاوا بڵێ بە هیچ شێوازێ قبول ناکەم شەرع ئەحمەد شەرع حکمی ئیسلامی جێبەجێ بکە ئەمە ینی تو هێشتا هیچ نی دژایەتی ئیسلام و خوا و پێغەمەری خواکەی ئەمە لێ پێت وایە ئایا دۆسایەتی و ینی دۆست بوو خۆت پیاکەی لە منتیقەکە ئەوەڵ کەسێک کە ئیکەیتە دوژمنی خۆت نەتەوەکەی خۆتە چکم نەتەوەکەت مسلمانە نەتەوەکەت ئیسلامە بۆیە سیاسەکانمان عسکەریەکانمان بۆیە حیزبەکان ئەوان سەبەب و هۆکاری ئەم بابەتانن ڕۆژنامەکانە بڵاو بووتەوە لە ڕۆژنامەکانە بڵاو بووتەوە لە سایتەکانە بڵاو بووتەوە لە شوێنەکانە بڵاو بووتەوە ومێدەکەم وانە بێ یاڕەبی وانە بێ یاخواوانە بێ میدیاکارێک بڵێم لەبەرەوەی لێسەر پرسە سیاسەکانمان بکەن ئەبێ ینی ببوورامە بۆ جەنابەت نا بە زوعی سیاسیشیان ینی بەرزتر بێتەوە بەرامبەر بۆ لێدوانانی کە دەیدەن ینی کاتێک کە بەناوی سەرکردەیەکەوە قسە دەکرێت مەرز نییەوە لە ڕۆژنامەکان بڵاو بۆیەوە ڕاستە و خۆوە هابێ ینی لێدوانەکەی هەر ئەوە نییە لە ڕابردووشا کاکە کۆمەڵێ تەسریحات و بابەتانە لە مەسلەی فرەژنی قەدەغەیە و لە مەسلەی ینی کۆمەڵێ بابەت ینی قسەیان لەسەر کرد هە پێچەوانی نسەکانی قورآن بوو پێچەوانی ئاەتەکانی قورآن بوو یعنی هەر ئەوە نی ئەمە جاری یەکەم و بابەتانیان نییە کاکە ئێمە حەزەکەین وەکو چۆن وتی ئیسفادە لە ئیسلام بکرێ ئێمە میلەتێکی مسلمانین ئێمە نابێت توراس و تاریخ و مێژووی خۆمان یعنی ئاوەژوو بکەینەوە ئێمە ئەگەر کەس نەیناسی بین بە سەلاحەدینی ئەیوبی خەڵک ئێمەی ناسیوە و خەڵکی منتیقەکە ئێمەی ناسیوە و مسلمانانی ئەقلیمی ئێمەیان ناسیوە سەلاحەدینی ئەیوبی تاریخ و مێژوویەکی زۆر ڕەسەن و جوانە بۆ ئێمە و ئیسلام ئاینێکی جوانی ڕێکوپێکە هەتا ئێستا ئێمە ماوینەتەوە و ئاینە ئێمەینم هێشتەوە چکم نەحزبێکە بوو دیفاعمان لێ بکە نەسوڵتەیەکە بوو دیفاعمان لێ بکە ئێمە پارچە کرابوون لە مابینی عەرەب و فارس و تورکە ئەوەی ئێمەی هێشتەوە و ڕەمزی ئێمەی هێشتەوە کورد و کوردستان بوو حوزرە و فەقێ و مەلاکان بوو و هیچ بەرگ و پۆشاکێکی کوردی نەمابوو حوزرە و مەلا و فەقێ هێشتێ و زبانی کوردی ئەسڵەن هیچی بەسەریچەوە نەمابوو زبانی کوردی حتا حزبەکانی کوردستانی خۆشمان هەویستیان حروفی عربی ئەو حروفەی کە پێیان نووسین بیکەنە لاتینی یعنی ئەوەش ینی لەوەش دامان چۆڕێن بەڕاستیان حزبەکانی کوردستان یعنی بەناوی ینی دڵسۆزی بۆ نەتەوە و نیشتیمان و ئەو بابەتانە یا ڕەبی حزبەکانی ئێمە ئەوە عاقڵ بن دژایەتی ئیسلام نەکەن و لەگەڵ ئاین و نەتەوە و نیشتیمانی خۆیان نابن تا ئێمەش خزمەتیان بکەن و لە خزمەتیان ناکەین ئێمە دژی حزبەک سیاسەکانی کوردستانین کە دژی خوا و پێغەمەرن بە هەرگیز دژی نەتەوە و نیشتیمانی خۆمان نین میلەتی خۆمان نین لە هەرگیەکی ئەم وڵات و نیشتیمانە بێت. دکتۆر مەزەر خۆراسانی مامۆسایانی سپاس دەکەم سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی بەشداری کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس دەکەم خۆشەویستان بەردەوامی پشوویەکی کورت و دێنەوە خزمەتتان.